بەپێی لێدوانی ژمارەیەک لە بەرپرسانی لیژنەکانی کۆنگرێسی ئەمریکا پێداچوونەوە بە بڕیارێکی دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتدا دەکرێتەوە، ئەمەش بە هۆی فرۆشتنی چەک و تەقەمەنی بە هەریەکە لە سەعودیە و ئیمارات. ئەوەندامانەی کۆنگرێس یاداشتێکیان ناڕاستەی چوار بەرپرس لە وەزارەتی دەرەوە کردووە بۆ ئامادەبوون و شایەتیدان لە چوارچێوەی لێکۆڵینەوەکان لەسەر دوورخستنەوەی ستیڤ لینک پشکنەری گەشتی لە وەزارەتی دەرەوە. لە ڕاگەندراوێکدا ئەو کۆنگرێسمانانە ڕایدەگەێنن بانگەشتنامەکە لەسەر بنەمای ئەو زانیارانەیە کە کۆتایی مانگی تەمووزی ڕابردوو لەلایەن چارلز فۆڵکنەر بەرپرسی پێشووی باڵا لە وەزارەتی دەرەوە بڵاوکرایەوە و تیایدا ئاشکرای کرد وەزارەتی دەرەوە پەنای بردووەتە بەربڕیارێکی ساختە کە ڕاگەاندنی دۆخی لە ناکاوە بۆ گەڵاڵەکردنی گرێبەستی فرۆشتنی چەک بە دوو وڵاتی کەنداو. لە ڕاگەندراوەکەشیاندا ئەوە هاتووە لێدوانەکانی فۆڵکنەر وێنەی نەخشێک نیشان دەدات کە تیایدا ئەو بەرپرسە باڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەردەخات کە یاسای مەترسیە مرۆییەکان لە وەزارەت و کۆنگرێس پشتگوێ دەخەن لە پێناو گرێبەستی فرۆشتنی چەک بە سەعودیە و ئیمارات بە بڕی 8 ملیار دۆلار. هاوکات لە مانگی ئایاری ڕابردوو ئیلیوت ئەنگڵ سەرۆکی لیژنەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند سەرۆکی ئەمریکا ستیڤ لینک پشکنەری گشتی لە وەزارەتی دەرەوە لە پۆستەکەی دوورخستۆتەوە بەهۆی بەدواداچوونی بۆ بڕیارێکی ترامپ لەبارەی فرۆشتنی چەک بە ملیاران دۆلار بەڕیاز لە ساڵی ڕابردوودا. پێشتر لەبارەی دوورخستنەوەی ئەو بەرپرسە لە وەزارەتی دەرەوە دۆناڵد ترامپ لە ڕوونکردنەوەیەکدا بۆ نانسی بیلۆسی سەرۆکی کۆنگرێس ڕایگەیاند بوو متمانی بە توانایی ئەو پشکنەرە بۆ جێبەجێکردنی یارکەکەی نەماوە بەبێ ئەوەی کە پاساوێک بەدەستەوە بدات. دیموکراتەکانیش دەست لە کارکێشانەوەی چوارەم پشکنەری گشتی حکومیان بە بڕیارێکی سیاسی دانا. لە ئەنجامی ناڕەزایی دیموکراتەکانیش کۆشکی سپی ڕوونکردنەوەیەکی بڵاوکردەوە و ڕایگەیاند دەست لە کارکێشانەوەی ستیڤ لینک لە سەرداوای مایک پۆمپیۆ وەزیری دەرەوە بووە. بەڵام سەرچاوەیەک لە کۆشکی سپی ئەوەی ئاشکرا کردووە پشکنەرە گشتیەکە بەهۆی ئەوە لە کارەکەی دوورخراوەتەوە کە لێکۆڵینەوەی لە سکاڵایەک کردووە کە وەزیری دەرەوەی تۆمەتبار کردبوو بەوەی کە کەسێکی حکومی بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێناوە. باپی زانیاریەکان دۆناڵد ترامپ بەر لە نزیکەی ساڵێک بە بڕی 8 ملیار دۆلار 22 بۆندی بۆ فرۆشتنی چەک و تفاخی سەربازی باریەکە لە سەعودیە و ئیمارات ئیمزا کردووە. ئەمەش سەرڕایبوونی یاسایەک دژی ئەم هەنگاوە و ناڕەزایی دیموکراتەکان و هەندێک لە کۆماریەکانیش. سەرۆکی ئەمریکا بۆ ئەو کارەی پشتی بە یەکێک لە خاڵەکانی یاساکە بەستووەکە ڕێگە دەدات با سەرۆک پشت بەو یاسا نەبەستێت و لە حاڵەتی لە ناکاودا چونکە بەوتەی ئەو دۆخێکی نائاسایی هەیە بەهۆی بارگرژی لەگەڵ ئێران. لە ساڵانی ڕابردوودا هەردوو حکوومەتی سەعودیە و ئیمارات تۆمەتبار بوون بە کوشتنی هاوڵاتیانی یەمەن لە جەنگی ناوخۆیی ئەو وڵاتەدا. لە ئەنجامدا کۆنگرێس بڕیاری فرۆشتنی چەکی بەو دوو وڵاتە قەدەغە کرد.